ئەوەی ئێمەی نیگەران کردووە وەکو فەرمانبەرانی سەرۆکات شارەوانی ئیرانیا کە زیاتر لە 350 فەرمانبەرمان هەیە و ئەوەی ئێمە نیگەران کردو ئەوەیە هێنانی فەرمانبەرێکی تر یاخود سەرۆک شارەوانێکی ترە بۆ شارەوانی ئیرانیا. ئێمە داوا دەکەین لێرەوە لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەاندنەوە کە هەر ئاڵگۆڕیەک دەکرێت لە هەر پۆسپولەیەک ئەوە کارێکی ئاساییە لە گۆڕانکاری هەیە، بەڵام داوا دەکەین ئەو فەرمانە هەڵبۆشێتەوە و ئەگەر هەڵیش ناوەشێتەوە داوا دەکەین لە سەرۆکایەتی شارەوانی ئیرانیا کەسێک دیاری کرێ بۆ پۆستی سەرۆکی شارەوانی. بەردەوام دەبین تاکو هەڵوەستێک دەبێت. ئێمە خۆمان ئێستا سەردانی ئەوەی سەرپەرشتیاری دار ڕاپەڕێمان کرد بەڕستکاکیوە کۆی فەرمانبەرەکان چین بۆ لای پێڕاگەاندن کە ئەو بە هیچ شێوەیەک وەکو ئیدارەی ڕاپەڕین ئاگاداری ئەو بڕیارە نییە کە ئەو بڕیارە دەرچووە کە ئەوەش زیاتر نیگەرانی دروست کردویانی کە ئیدارەی ڕاپەڕین وەکو پارێزگای ڕانیە ڕاپەڕینە کە ئەو ئاگادار نەبێ چۆن ئاڵگۆڕیەک دەکرێت لە پۆستی پلەی سەرۆک شارەوانی کە پلەیەکی نایەبە. ئێمە وەکو فەرمانبەرانی شارەوانی ڕانیا بۆ پشتیوانی کاکسەدار هاتوونمانمان گرتووە لەبەر ئەوەی هیچ ئاگاداریەک نین لەو ئاڵگۆڕەدا ئەمانەشتی شخصی دەکرێت لە منتیقەیەکدا ئایا کە کاکسەدار هەشتێک لەسەری بێ حەق بوو حەقە ئابوو شێوەیەدا نەبردێ. ئێمە پشتیوانی دەکەین تاکو بتوانین ئەم کێشەیە بە شێوەیەکی یاسایی هەل بگەین نەک بۆ شێوەیە بە شێوەیەکی لە تەوقیتێکی ناخۆش و خراپدا داواکاریمان ئەوەی لە ناو خۆماندا کەسێک هەڵبژێری باشە نەک لە لاوە کەسێکەمان بۆ بێن.